هەڵامان کرد کە پشتیوانی سەربەخۆی کوردستان نەبووین. ئەمە دوایین گوتەی مایک پۆمپێیۆ وەزیری پێشووتری دەرەوەی ئەمریکا و بەڕێوەبەری پێشووی دەستگای هەواڵگری ئەمریکا CIA لەبارەی کورد و کوردستان. لە ئەمریکاوە داوای سەربەخۆیی هەرێمی کوردستان دەکرێت و گەورە وەزیرێکی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا گوتارێکی بە ناونیشانی کورد شایانی باشترینە و ئەمریکا دەتوانێت پشتیوانی لە سەربەخۆییەکەی بکات لە ڕۆژنامە و پێگەی هەواڵی ناوداری ئەمریکا نیویۆرک پۆست بڵاو کردوتەوە و نووسیوێتی پێویستە واشنگتن پاڵپشتی و پشتیوانی لە دەوڵەتی سەربەخۆی کوردستان و ڕێفراندۆمی ساڵی 2017 بکات. پێویستە ئەمریکا شەرعیەت بە ڕێفراندۆمی هەرێمی کوردستان بدات و ڕێز لە بۆچوونی کوردەکان بگیرێت. مایک پۆمپێیۆ لە بەشێکی تری گوتارەکەیدا بە ڕوون و ڕەوانی باسی لەوە کردووە کاتیەوە هاتووە ئەمریکا پاڵپشتی لە ئۆتۆنۆمی کورد بکات چونکە لە سەروبەندی بەڕەوەچوونی ڕێفراندۆم ئەمریکا هەڵەی بەرامبەر کرد و دەبێت ئێستا ئەم هەڵە استراتیژیەمان ڕاست بکەینەوە. خواستی گەلی کوردیش بۆ سەربەخۆیی یەکانگیرە لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئەوان دەستیان لەگەڵ هیچ دوژمنێکی ئەمریکا و هیچ تیرۆریستێک تێکەڵ نەکردووە. ڕەفراندۆمی سەربەخۆیی هەرێمی کوردستان لە مانگی ئەیلولی ساڵی 2017 بەڕێوەچوو تیایدا لە 93 خەڵکی هەرێمی کوردستان دەنگی بە بەڵێدا و لەگەڵ سەربەخۆیی هەرێمی کوردستان و دەوڵەتی کوردی بوون.